لێکێک لە یاریەکانی هەفتەی 26 خولیاستێرەکانی عێراق دهۆک لەسەر یاریگای خۆی و لە بەردەم هاندەرانی پێشوازی لە حودودی بەغداد کرد. لانیوە یەکەم یاریەکە هەردوو تیپ بە ئاستێکی خوار لاوازیش دەرکەوتن. بە جۆرێک نەیانتوانی هیچ مەترسێکی ڕاستەقینە بخەنە سەر گۆڵی بەرامبەرەکەیان، تەنها چەند لێدانێکی سادە و ساکار نەبێت کەوا گۆڵی بە دوای خۆیدا نەهێنا. نیوە یەکەم بە ئەنجامێکی سپی کۆتایی هاتوو یارزانان بەبێت تۆمارکردنی گۆڵ گەڕانەوە ژووری خۆگۆڕین. لانیوەی دۆم و لە سەرەتاکەی عوسمان سانێ دەرفەتی گۆڵی بۆ ڕەخسە تا دهۆک پێش بخات، بەڵام لە دەستیدا. تا کۆتایی هاتنی یاریەکەش دەرفەتێکی گونجاو بۆ هەردوو تیپ دروست نەبوو تاوەکو گۆڕانکاری بەسەر ئەنجامەکەدا بهێنن. هەر بۆ یاری بە یەکسانیەکی نەرێنی کۆتایی هات، بەم شێوێ دهۆک دوو خاڵی گرنگی لێدەست چوو با 40 خاڵ لە خانەی شەشەم مایەوە. هاڵۆکانی چیاکان پێشەمە دەبنە میوانی کەربەلا، حدودیش بە 37 خاڵ لە خانەی هەشتەمە و لە یاریەکی بەهێز هەمان ڕۆژ میوانداری قووەت جەویە دەکات. حوسێن محەممەد، کەناڵی پێام.